هەر لەو بەرە دانیشتم یەکەشی لای هەولێر وا تێرە ناوەندە زەخن کە هەر ئەواردێکت خاڵ بمانگێ وڵات چم برد و ڕزگارم کرد الحەمدوللا ئەرێ وڵا زوو دەنێرە هەرم دالی ئێرەینا هیکەلە چێنا هەرگچکە گەورەی ئێرە مەلوان ڕاستی زۆربەی خەلکی لای سۆران دێن لای هەولێر و ئەو لای دێنێرە مەلوانینە ڕاستیوانی هەر لە مەزبەح مەلوان دەکەن لاوێرە ئێرە شار ئاوی مەزبەحە فەرقی زۆرە وڵە مەزبەح ئاوی ڕاوەستایە و ئێرەنی ئێرە ئاوی دەڕۆ ئێرە زۆر قۆرە نی هەموو ساڵ کە خەلکی هەولێر دێنێرە بەڕاستی زۆر دەخلچن لێرە داواکاری دەیەوانی دێنێرە و مەلەوان وەڵاوان دێنێرە کە مەلوان دەکەن شارەزانینە بانێکم باشە جەرگ و دایک و جەرجێ دایک بابیان نەسوێنن لەوەی باشترە کەڵک و خەبات یعنی زوو فێرە مەڵەوانی دەبن نمونات چەند ساڵی فێرە مەڵەوانی بووی ئەم گچکە بم وەڵە زۆرش گچکەم تقریبا لە 7 ساڵی لە تەمەنێ فێرە مەلوانی بیم خەلشکەلەکێ خەبات سەرزەی بادینان ئەو لای بەلێنان و ئەو لای بشریان هەمووی مەلوانن گچکە و گەورەیان خواتە ئافرەتەکانیان مەلوانن وچ لای سۆران نینە لای سۆران ڕاستی مەلوانی نینە ئەو دەنێرە داخنچێن و ئەو ساڵ مەڵەوانیت کردیە ناوەڵات تا ئێستا نەم کردێ سار دەجارێ بەتەمانی مەجارێ هیچ جار نەفەر ڕزگار کردێ لە خەکان سێ جار بۆ 4 هەر لەو بەرە دانیشتم یەکەشی لای هەولێر وا تێرە ناوەندە زەخن کە هەر ئەواردێکت خاڵ بمانگێ وڵات چم برد و ڕزگارم کرد الحەمدوللا